پاژماوەی درۆنی دووەم تەقێنرایەوە. ئەمڕۆ دانیشتوانی ئەم ناوچەیە گوێبیستی چەند دەنگێکی گەورە بوون. دوو دەنگ لە دوای نیوەڕۆ بوو و دەنگێکیان هەر ئێستا کەمێک چەند خولەکێک پێش ئێستا بوو کە ئەم جارە زیاتر هاوڵاتیانی گوند و قۆڕیتانیش گوێبیست ببوون کە دەنگەکە گەورە بوو. هەروەها هاوڵاتیانی گوندی پیرداوریش گوێبیست بوون. بەیار سەرکەوت بە 1964 گوت کە نێزیک بوو لەو شوێنە گوێبیستی دەنگێکی ئەوەندە گەورە بوو کە پەنجەرەی ماڵەکەیان لەریەوە و سەرچاوەیەک لە هێزە ئەمنیەکانی ئەو شوێنە بە 1964 وت کە ئەمە پاژماوەی درۆنی دووەمە تەقێنراوەتەوە و باسی لەوە کرد با خەڵک هیچ مشەوەش نەبێ و بارودۆخەکە زۆر ئارامە، تەنها پاژماوەی درۆنی دووەمە تەقێنراوەتەوە. من ئێستا لەسەر ڕێگای مەخمورم کە ئەم ڕێگایە دەڕوا بۆ مەخمور و لە پشتی منەوە گۆڕستانی پیرداوت هەیە و لەگەڵ شوێنی درۆنی دووەم یعنی درۆنی دووەم پاش ئەوەی کە کەوتە خوارەوە لە ئێستادا درۆنەکە تەقێنراوەتەوە و ئەو دەنگە گەورەیەی کە خەڵکی گوێبیست بوونە هەر ئەو دەنگی درۆنی دووەم بووە کە لەلایەن ئاسایشەوە تەقێنراوەتەوە.